يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خاتم الأنبياء والمرسلين سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، وەرزی تازەی خوێندن و ساڵی تازەی خوێندن نزیک بۆتەوە و بەتایبەت لەم هەفتەیەدا زانکۆلایین کارا کراو بۆ پێشوازیکردن لەو قوتابیانەی لەو خوێندکارانەی کەوا لە دوانزەی ئامادەیی زانستی و وێژەیی دەرچوون. بۆیە بە پێویستم زانی بۆ هەمومان بەگشتی و بۆ خوێندکاران و قوتابیانی خۆشەویست بە تایبەتی بابەتەکەمان تەرخانکەین بە زانست و زانیاری لە دیدی ئیسلامەوە. ئاینی پیرۆزی ئیسلام ئاینی زانستە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو لە صحیحی بوخاری لە خاتو عایشەی دایکی ئیماندارانەوە بۆمان دەژێڕێتەوە دەفەرمێ پێغەمبەری ئەکرەم صلی الله علیه وسلم سەرەتای ژیانی نزیکبوون لە پێغەمبەرایەتی خەونی ڕاستی زۆر دەبینی. هەموو خەوێک کە دەیبینی وەکو گزنگی بەیان بەڕاست دەردەچوو. پاشان خۆی پێوە گرتبوو مانگێکی تەرخان دەکرد، یعنی بە بەردەوام ئەمە پیشەی بوو دەچووە غاری حیرا، ئەشکەوتە بچکۆلەی حیرا، لەوێدا دەمایەوە خواردن و خواردنەوەی لەگەڵ خۆیدا دەبرد و بیری لە دروستکردنی ئەرز و ئاسمانەکان و دەسەڵاتی بێسنووری پەروەردگار دەکردەوە. بیری لەوە دەکردەوە نابێ بتێکی بێگیان دروستکەری ئەم کەون و کائینات و مرۆڤانە بێ. ئەبێ مرۆڤ زۆر لەوە گەورەتر بێ، دەستکردی شتێک بێ کە خۆی دروستی کرد بێ. چونکە خەڵکی مەکە بتپەرست بوون. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەی قبوڵ نەبوو کە خۆراکی لێ دەبڕادەهاتەوە ماڵەوە خاتو خەدیجە خۆراکی تری بۆ ئامادە دەکرد و دەچۆ ئەو غاری حێڕاوە. هەتا شەوێکیان لەسەر شکلی بەشەرێک دیارە جوبریلی ئەمین خۆی نیشانداوە. دەفەرمێ شتێک هات بۆ لام، باوەشی پێدا کردم و وتی ئیقڕە، وتی بخوێنە. وتم ما ئەنا بیقاری، وتم ئاخر من خوێندەوار نیم، من هیچ کاتێک ڕۆژێ نەچوومە خوێندنگا و قوتابخانەیەک، هیچ خوێندەواریم نییە، چ بخوێنم؟ ئەفەرمێ ئەو کەسە ئەو شتە بەخۆیەوە گوشیم ئەوەندە بەتوندی بەخۆیەوە ڕاگوشیم هەتا سست بووم، یعنی دڵم سست بوو، ئەوەندە ئازاری دام لە گوشینەکەدا. پاشان بەری دام. جاری دووەم پێوتم بخوێنە، ئەم جارش وتم من خوێندەوار نیم، ناتوانم چی بخوێنمەوە، خوێندەواریم نییە. ئەم جارش دیسانەوە بەخۆیەوە گوشیمەوە باوەشی پێدا کردم تا ئازارم پێگەیشت. پاشان بەری دامەوە. جاری سێیەم بەخۆیەوە فەرمووی بخوێنە، ئەم جارە وتم خوێندەوار نیم، من پێت دەڵم خوێندەواریم نییە. فەرمووی ئیقڕە بسم ربك الذي خلق خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. أما أو كوب لآية قرآنية بو كلا السلتاي دابزين إسلام وهاد يكم برنامج قرآن كمان بمتشن دير دستي بيكر. اقرأ باسم ربك الذي خلق، سورة العلق. درێژەی ئاەتەکان تەفسیری درێژە. ئەم جمعەیە تەنها یەک وشە وەردەگرین، ئیقڕە، لەسەر وشەی ئیقڕە دەوەستین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەڕێزان دیقەت بدەن، وتمان دوو جار ئەو فریشتەیە کە جوبریلی ئەمینە بەخۆیەوە گوشی پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی ئەوەندە بەهێز باوەشی پێدا کردم حتا دڵم خەریب و سست بێ، ئازاری پێگەیاندم. ئەبێ لەسەر ئەم خاڵە بوەستین. ئەوە پێمان دەڵێ
کە دەفەرمێ خوێندن کارێکی ئاسان نییە و بەدەر نییە لە ئێش و ئازار. هەر کەسێ بێتە خوێندەواری چاک، بێوێ زانکۆ تەواوکە، پەیمانگا تەواوکە، ئامادەی ببڕێ، ماستەر و دکتۆرا بخوێنێ، هەروە بە ئاسانی بەدەستی ناهێنێ، ئەبێ خۆی ئامادەکا بۆ ئازار. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ وشەی بخوێنەدا ئەو ئازاری پێگەشت کە باوەشی پێدا کرد و دڵی سەست کرد. خوێندن هێندە پرۆسەیەکی گەورە و پیرۆزە، شایەنی ئەوەیە فەخری عالەم محەممەدی مستەفا صلی الله علیه و سلم لە پێناویدا ئازار بچێشێ. بۆ ماڵ بۆ هیچ شتێک خۆی گەورە ئامادە نە بۆ پێغەمبەرەکەی ئازاری پێ بگا، بەڵام بۆ زانست ئەوەندە گەورەیە، ئەوەندە دەهێنێ کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە پێناویە ئازار بچێشێ. بۆیە خاڵی یەکەم لەم حەدیسە پیرۆزەدا کە باسمان کرد و سەبەب نزولی ئەم ئایەتە قورئانیانە بوو، پێمان دەڵێ ئەی خوێندکاری بەڕێز، ئەی قوتابی بەڕێز، هەرگیز وا بیر نەکەیتەوە زانست بەبێ عەزیەت دەست دەکەوێت. ئەبێت تەحەمولی هەموو ئێش و ئازارەکانی ڕێگاکانی فێربوونی عیلم بگری، ئەم جا زانست بەشێک لە خۆی پێدەبەخشێ. دووەم کە خوای گەورە فەرمووی ئیقڕە، بخوێنە. قورئان ئال لە یەکەم وشەوە گۆڕانکاری لە ژیانە دروست کرد. جاران خوێندنەوەیان ئێستاش لای هەندێک کەس چەمکی خوێندنەوە بریتیە لە دەنگی وشە و دەستەواژە. شتێک نووسراوە هەندێ وشە و دەستەواژەیە بە دەنگ دەری دەبڕی، ئەمە پێڵەن خوێندنەوە. بەڵام ئیقڕەئی قورئان پێی وتین لەمەوە دوا نابێ خوێندنەوە وابێ، لەمەوە دوا نابێ کەس نەخوێندەوار بێ. چۆن؟ کەسانێک کە دەزانن پیتەکان دەناسن و وشەکان دەخوێننەوە و ڕستەکان لە یەک دەدەن، ئەمانە با قورئان بخوێننەوە. قورئان خوێندنەوە قورئانێک کە فێری 4 شتمان دەکا. ئامانج لە هاتنی قورئان 4 شتە. یەکەم، مەبەست لە بوونی تۆ چییە؟ دایمە مرۆڤ بیری لەوە کردوێتەوە باشە من بۆ هاتوومە سەر زەوی، باشە کە مردم چیم لێ دێ. ئێمەی موسڵمان قورئان خوێن ئەو گرفتانەی نییە، پێت دەڵێت تۆ کە هاتووی بۆ ئەوەی خوای تاک و تەنها بپەرستی. پاشان شەریعەت و بەرنامەیەکمان بۆ داناوی لەسەری بڕۆ کە مردی لەناو قەبرە ئاوال لێدێ، لە قیامەتە سیرات ئاوایە، بەهەشت ئاوایە، دۆزەق ئاوایە، هەموو خۆشی و ناخۆشیەکانی ئەم ژیان و کاتی مردن و لەحزەی مردن و دوای مردن هەمووی لە قورئانە هەیە. کەواتە ئینسان کە خوێندەواری قورئان بوو ئەو وەڵامە وەردەگرێ، من بۆچی لەسەر زەویم، ئیشم چییە و دوایی چیم لێ بەسەر دێ. دووەمیان پاکردنەوەی دڵ و دەروون، تەزکیەی نەفس. ئینسان لە ڕێی قورئانەوە ئەبێتە خاوەن دڵ و دەروونێکی ناسک و بەڕێز و پاک و خاوێن. سێمیان قورئان فێری ئاوەدانی سەرزەویمان دەکا. ئەو کەسی کە قورئان خوێن بێ و ئاشنای قورئان بێ، هەرگیزا و هەرگیز حەزی لە کاولکاری نییە، حەزی لە تەقاندنەوە و وێرانکردن نییە. بە پێچەوانەوە ئاواتی ئینسانی قورئان خوێن ئەوەیە ئەم دنیاە بە ئاوەدانی ببینێ، بە جوانی ببینێ. هەر ڕۆژە نەمامێک ناشرابێ، هەر ڕۆژە پارکێک دروست کرابێ، هەر ڕۆژە بینایەکی جوان پێشکەش کرابێ، ڕۆژانە پاک و خاوێنی تەندروست پێشکەش بە هاوڵاتیان کرابێ. ئەمە قورئان فێری ئاوەدانیمان دەکات. بە پێچەوانەوە خەڵکانێک ئێستا جارێ بە ناوی قورئانەوە هەوڵی کاولکاری دەدەن، ئەوە تێنەگەیشتنە لە قورئان. چوارەم، قورئان فێری شارستانیەت و مەدەنیەتی ڕاستەقینەمان دەکات. ئەوەی کە داوا دەکرێت کۆمەڵگەی مەدەنی، ئەگەر دەتەوێت کۆمەڵگەی مەدەنی ڕاستەقینەت هەبێ، وەرە لە قورئانەوە فێر بێت. چ کۆمەڵگایەکی پێشکەوتوو حەزارە دروست دەکات. کەواتە خوا فەرمووی ئیقڕە، بخوێنە، وەرە قورئان بخوێنەوە، ئەم چوارەی لێ حاڵی بە. دووەمیان کەون بخوێنەوە، کە کەون یعنی ئەم گەردوونە پێویستی بەوە نییە تۆ بتوانی وشە بخوێنەوە، ئەلفبا بزانی، ABCD بزانی. هەموو بەڕێزێک لە جەنابتان بە خوێندەوار و نەخوێندەوارەوە، هەمومان، هەموو خوشک و برایانمان، هەموو بە تەمەن و گەنجەکانمان دەتوانین خوێندەواری ئەم بابەتە بین. خوا فەرمووی ئەمەشیان خوێندنەوەیە. ئیقڕە، بخوێنە، بخوێنە هەرچی هاتە بەرچاوت لە سێ شتی وتبەوە. یەکەمیان ئەشەیء وەئەصلیه، دووەمیان ئەشەیء وەعەدەمیه، سێمیان ئەشەیء وەخیلاف ما هو عەلەیه. هەر شتێ هاتە بەرچاوت بەڕێزم خوێندنەوەیە کە خوا پێی خۆشە، تۆ دەبی بە خوێندەوارێک کە ئیقڕە بتگرێتەوە، ئەوەیە سەیری ئەم شتە و ئەسڵەکەی کە.
سەیری ئەم شتە و نەبوونی کە سەیری ئەم شتە ئەگەر وا دروست نەکرایە خوا وا دروست نەکردا چی دەبوو با نمونەی واقعی وەرگرین پەرداخێک ئەو بێنە بەرچاوت ئەسڵی ئەم پەرداخە ئاوە H2O-ە لە زانستی کیمیادا دوو گەرد هایدرۆجین یەک گەرد ئۆکسجین ئەگەر H2O2 بوویایە دروست نەدەبوو لە دوو مادەی سووتێنەری ئاگرین سەیرەکەی ئاوێک دروست بۆ کاتێک کەیەک دەگرن وەرە بیری لێ بکەوە ئەمە بە چێ دەکرێت ئەم ڕێژەیە H2O چێ دایناوە ئەبێ بە بێگومان ئەڵڵا داینابێ خۆ کیمیاگەرێک نەهاتۆ پێشەوە دروستیکە ئەی چێ غازەکانی ئەگە کیمیاگەرێک ئەمە دروست دەکە ئاوەکە دروست دەکە ئەی چێ غازەکانی دروست کردووە ئەی چێ ئەو ڕێژەیە بۆ دیاری کردووە کەواتە تۆ لە بینینی ئاوەکەوە دەرسی گەورەی ئەڵڵا دەخوێنی دووەمیان ئەشەیء وعەدەمی ئەگەر ئاو نەبوویایە چی دەبوو وەرە ئاو نەبێ ماستاو بخۆوە ساردی بخۆوە سەیرەکەی هەرچی دەکەی تامی ئاو نادا ئەی ئەگەر ئاو هەر لەسەر زەوی نەمایە بیرەکان وشکیان بکردایە کانیەکان وشکیان بکردایە وەکو قورئان دەفەرمێ قل أرأيتم إن أصبح ماؤكم غورا فمن يأتيكم بماء معين أي محمد صلى الله عليه وسلم بيان بڵێ ئەگەر ئاو لە ناخی زەویدا ڕۆچوو چێ هەیە ئاوێکی سازگارتان پێشکەش کاتەوە هەموو جارێکە ئاوێکت خواردەوە بڵێ خوای حەمد و سەنا بۆ تۆ ئەوە لوتفی تۆیە کە من ئەم ئاوە پاک و شیرینەم دەست دەکەوێت ئەگەر ئاو نەبوویایە چیم دەکرد خاڵی سێم بیر بکەوە الشەیء وخلاف ما هو عليه ئەگەر ئەو ئاوە بەشقڵی ئێستا نەبوویایە ها سەیرەکەی بیری ئاو هەبووە جەنابتان ئەگەر لێتان خوارد بێتەوە یەک تۆز مڵە هەز دەکەی ناڕەحەتە لە کاتی خواردنەوەدا هەز دەکەی یەک تۆز سوێرە هەر یەکەم قم هەستی پێ دەکەی ئاوی ئەم بیرە سوێرە ناخورێتەوە ئەگەر ئاو وەکو شەکراو وا بوویایە ئینسان ناڕەحەت دەبوو لە جیاتی ئەوەی تینوێتی بشکێ زیاتر تینووی دەبوو کەسێ شەکرەی بووانەیە توانێ ئەو شەکراوە بخواتەوە ئەگەر ئەو ڕەنگی هەبوویایە چۆن بۆ یاخچیەک دەیتوانی ڕەنگەکان بگرێتەوە چۆن وێنە کێشێک دەیتوانی ڕەنگەکان خاو کاتەوە بۆیە ئەگەر ئاو ڕەنگی هەبووە ئەو جوانی و کێژەی ئێستای نەدەبوو هەموو ئەم سێ دەرسێ پێت دەڵێ خوا بناسە ئەوە خوێندنەوەیەکە هەر ئەو پەرداخاوەی لە بەردەستایە تۆ خوێندەواری ئەگەر بەم شێوەیە بیری لێ بکەیەوە سەیری جەستەی خۆت کە سەیری چاوت کە ئەسڵی چاوت ئەم شەبەکەی چاوت چۆن دانراوە مەگە دکتۆرەکانی چاو بەشێکی لێ بزانن سەیری کە سپێنەی چاوت چۆنە ڕەشێنەکەی چۆنە گلێنەکەی چۆنە چۆن خۆی پەروەردگار ئەم چاوی بەردەوام بە تەڕی هێشتۆتەوە بەردەوام ئاوێک دەردەدات چاو وشک نەبێتەوە بۆیە هەموو کەسانی کە چاو کەم دەتروکێنن خەتەربوونی کوێربوونیان لەسەرە بۆ ئەوەی چاوت پارێزراوە بێ بەردەوام ئەو چاوانت بەبێ ئارەزوی خۆت دەجوڵێ بۆ ئەوەی چاوت تەڕ بێ ئەو چاو تەڕبوونە ئاوەکەی ئەوەی زیاد بوو لە حەدی خۆی لەم سوچی چاوتەوە بۆریەکی بچکۆلە هەیە نەدەیبینی نەیز دەچێتەوە ناو خوڕکتەوە دەڕاتەوە بۆ مەعیدەت زۆر کەس هەیە بینیومانە ئەڵێ بۆری فرمێسکی چاوم گیراوە ئاوەکە بەسەر لوتیا دێتە خوارەوە هەست بە ناڕەحەتی دەکا بۆی عەمەلیات دەکرێت هەیە لە عەمەلیات شانەجاحەت نایەنێ تۆ هەستت بەوە نەکردووە ئەم تەسمیمە جوانە بەغەیری ئەڵڵا بەچێ دەکرێت بە کەسی تر ناکرێت هەڕێ هەر نەشی زانیەوە هەتا مردووە لە جیلانی پێش و بۆری فرمێسکی چاو لێرەوە کونێکی هەیە ڕۆیشتۆتەوە دەچێتەوە قوڕکتەوە دەڕاتەوە بە ناو مەعیدەت و فڕێ دەیتەوە زیادەکەی وەی بە چاوتان نایاتە خوارەوە ناشرین نەبی و ئازار نەچێشی پاشان ئەگەر چاو نەبێ پەنا بەخوا نابینایە کە پاداشتی بەهەشتە لای خوا ئەگەر شکر و سابیر بێ بەس ئەو دەزانێت بێت چاوی چەند ناڕەحەتە ئەگەر چاو یەک چاوی خوای گەورە پێ ببەخشینایە نەدەتوانی هەر سێ دووریەکە ببینی هەر سێ لاکە ببینی ئەگەر چاو خلاف ما هو عليه لەسەر ئەم شقڵەی ئێستا نەبوویایە ئەگەر خوا نەخواستە چاوی ئینسان لەسەر ڕوومەتی بوویایە هەر زوو ئینسان نابینا دەبوو لە بچووکترین بەرکەوتنا چاوی کوێر دەبوو ئەگەر ئینسان چاوی لەسەر تەپڵی سەری بوویایە دەبوو بۆ هەموو شتێک سەر دانەوێنێ ئەنجا شتێکی ببینیایە ئەگەر چاو لەسەر سنگ بوویە نەدەتوانین لەسەر سنگ بخەوی چاوەکان دەردەپەڕین بۆیە سەیری کە ئەگەر ئەم شقڵە بەم شێوەیە و لەم جێگایە نەبوویە چی ڕووی دەدا ئەمە هەموو خوێندنەوەیە کە خوا فەرمووی لە یەکەم وشەی قورئانە ئیقڕە ئەی مرۆڤ بەسەر شتا تێمەپەڕە هەر ئاوە بە بەلاش تێمەپەڕە خوێندەوار بە جا خوێندنەوە ئەگەر دەزانی بخوێنەوە قورئان بخوێنەوە ئەگەر نازانی وەرە سەیری کتابی کەون کە خوا کتێبێکی بۆ هەمومان کردوێتەوە نە خوێندەوارەکانیش دەتوانن تەماشایکەن و ڕۆژانە بیخوێننەوە و سوپاسی پەروەردگاری لەسەر بکەن گەورەی خوای تیا ببینن
کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ما ئەنا بقارئ من خوێندەوار نیم ها یەکسەر لەگەڵ ئەو وشایە هەمومان ڕادەچەنین چونکە هەموو کەس شانازی بە زانستەوە دەکا هەموو کەسکان کە گەنجێک پیرێک لێی دەپرسی وڵی بەداخەوە خوێندەواری منە کاتی خۆی نەچوومە مەکتەب حەز بە نەقسێک دەکا بە تەریقێکەوە کە تاوانێکی ڕەن بە ئەوی تێدا نەبووبێ کاتەکە زروفەکەی ئەو زەمانە وابوو بێ نەگونجابێ بۆی بخوێنێ وڵی بەداخەوە خوێندەواریم بەداخەوەیەکی بۆ دەڵێ حەیف خوێندەواریم نییە نەخوێندەواری بۆ هەموو کەس جێگەی ئەسەف و داخ و نوقسانی بێ بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەخرە بۆ چونکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە نەخوێندەوار بوو لأن وعاءه الفكري خالي من ثقافات الأرض بەشە فکریەکەی و بەشە ڕۆشنبیریەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە هەموو سەقافەتی سەرزەوی خاڵی بوو چونکە هیچ کتێبێکی نەخوێن بۆەوە دانراوی هیچ نووسەرێکی نەخوێن بۆەوە گەورەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەوەدا دەردەکەوێت پێشتر هیچ شتێکی نەخوێندوێتەوە زانستی ئەوەڵ و ئاخری پێبەخشراوە لەلایەن خوای پەروەردگارەوە بۆیە ئەحمەد شەوقی شاعیر وتوێتی يا أيها الأمي حسبك رتبة في العلم أن دانت لك العلماء أي پێغەمبەری نەخوێندەوار ئەو نەخوێندەواریە بۆ تۆ گەورەترین پلەی زانستیە چونکە هەموو زانایانی گەورە سەر لە ئاستادا دەنەوێن و لە زانستی تۆ وەردەگرن کەواتە نەخوێندەواری بۆ هەموو کەس ناڕەحەتی بێ بۆ پێغەمبەری خوا فەخرە وشەی ئیقرا بخوێنە سێ مانای هەیە مانای یەکەمیان ئیطەلعت وعلمت ما جاء فيه بۆ نمونە کەسێک دەڵێ کتێبێکم خوێندەوە یعنی کتێبەکەم کە خوێندەوە شارەزا بووم و زانیم چی لە ناو کتێبەکەدا هەیە دووەمیان بە مانای هەست پێکردنە وەنوڵە قەرأت في وجه فلان الغضب هەر سەیری دەموچاوی فڵان کەسم کرد غەزەبی لێ دەباری تووڕەیی لێ دەباری خوێندمەوە دەموچاوی تووڕەیە خوێندمەوە پێی خۆشە ئای وا شتێکی عەرز دەکەی بۆی باز دەکەی هیچ قسەش ناکە ئەڵێ وەڵی لە دەموچاویە زانیم کە پێی خۆشە لە دەموچاویە زانیم تووڕەیە خوێندمەوە خوێندنەوە بەمانە هەست پێکردن بەمانای گەیاندنیش دێ قیراعەت بۆ نمونە کەسێک لە قەرأت على ئەهلیها السەلام بەلای شارێکا ڕۆیشتم سەلامم لە خەڵکەکەی کرد یعنی بەلەغت بهم پێم گەیاندن کەواتە هەر کەسێک دەیەوێت ئیقڕائی قورئان بیگرێتەوە کە شتێکت خوێندەوە سێ شتت ئاگا لێ بێ کە کتێبێکت خوێندەوە بزانە باسی چییە ئیطلاعی بەسەرا بکە بزانە باسەکە باسی چییە دووەمیان تێی بگە مەبەستی چییە کە خوێندنەوە باسەکە باسی چییە لە جەوهەری خوێندنەوەکەش حاڵی بە بزانە ڕێگمان مەبەستی ئەم نووسەرە چییە نووسینەکە مەبەستەکەت چیە تێیدا سێمیان بیشی گەیەنە بە کەسانی تر ئێستا زۆر خەڵکە کتێبی زۆر دەخوێنێتەوە تێشی دەگا مەبەستی چییە بەڵام بەداخەوە حەل لە سنگی خۆیان کۆیەکاتەوە نایگەێنێ بە خەڵکانی تر نا تۆی خوێنەر هەوڵ بدە بەردەوام بخوێنیتەوە کتێبێک بخوێنەوە کە خوێنتەوە ئاگادار بە ئەم کتێبە باسی چییە و مەبەست لە چییە لە سنگی خۆشتامەی هەڵەوە لە مەجلیسێکادا دەنیشیت خوا حەیف نییە لە جیاتی غەیبەتی ئەم و ئەو باسی فەیسبووکی ئەم و ئەو شەڕی نێوان ئەم حیزب و ئەو حیزب و فڵان و فڵان هەر لەو کتێبە بەڕێزەی کە جەنابت خوێندوتەوە لێی تێگەیشتی و مەبەستەکەی حاڵی بووی کاکە بیگەێنە وەرە تۆزە لەو زانستەی پێتە لە مەجلیسەکەیە باسی کە چوار کەسی کەش سوودمەند دەبن بەڕێزێشکە کتێبێکی خوێندەوەویش چوار قسەی خێر دەکا مەجلیسەکە دەبێتە مەجلیسی عیلم و زانیاری چەند خۆشە ئێمە دانیشتنەکانمان ئاوا بێ خوێندنەوەی دروست پەنجەرەیە بۆ خۆناسین بۆ دەرگای خواناسین بۆ ڕێگەی پێشکەوتن و چرای بەختەوەری بۆ هۆکاری مانەوە لە خوێندنەوەدا با ئێمە سەرەتای وەرزی خوێندنی منداڵەکانمان ڕۆڵەکانمان با بۆ خۆشمان بەڕێزان کە ئێستا خوێندکار و قوتابینین با بیکەین بە وەرزی خوێندنەوە بەرەو پاییز دەڕۆی ئەم شەوگارە درێژە ئەم هەموو کتێبە جوانە زۆر بەتەن خوێندەواریتان هەیە توخوا حەیف نییە بەدای تەلەڤیزۆنی بێکەڵکەوە دانیشی هەر موبایلێک و فەیسبووکێکت بەدەستەوە بێ باسی ئەم و ئەو کۆمنت بۆ بنووسە و ڕەدی ئەو بدەوە توخوا حەیف نییە لە جیاتی ئەو کاتە بەفی ڕۆدانە کتێبێک نهێنی لە ئێوارەوە بۆی دانیشی ئەزانی چ تام و لەزەتێکی لێ دەکەی کتێبێک بخوێنەوە وەڵی مانگی کتێبێک دەخوێنێەوە بە دوومان کتێبێک دەخوێنێەوە ئاستی ڕۆشنبیری چەند بەرز دەبێ ئەزانی لەو خوێندنەوەیدا خۆت دەناسی حتا نەخوێنیتەوە خۆت ناناسی دوای دەرگای خواناسینت لێ دەکرێتەوە
ئەمجا کە کتێبی ئاینیت خوێندەوە وەڵڵا جاری وا دەزانی نەتزانی و دەزنیوە شەڵگری وەکو پێویست کتێبێکی علومی شەرعی ئاسان بە کوردی بخوێنەوە فێری زانستە شەرعیەکان بدە هەر بۆ خۆت لە ماوە مەدرسەیەکی بۆ خۆت دەرگای خواناسینی لەسەر دەکاتەوە ڕێگەی پێشکەوتن و چرای بەختەوەری بە خوێندنەوەیە هۆکاری مانەوەی گەلانی پێشکەوت و خوێندنەوەیە ئەو ئەوروپای هەموو خەڵک دەخوێنێتەوە ئێمە بۆ دوا دەکەوین بە ناشکردنە بێ هەموو هۆکاری نەخوێندنەوەیە میلەتی خوێندەوار میلەتێکی ماوەیە دەمێنێتەوە نەوەکانی بە جوانی پێدەگەن دەرسی سێم ئیقڕا بخوێنە خوای گەورە نەیفەرموو بنووسە ئەمە پرسیارێکە قورئان چەند وردە بۆی یەکەم جار خوای گەورە چۆن پێغەمبەرێکی نەخوێندەواری فێر کرد ئاسانتر لەوە دەیتوانی فێری نووسینی بکە حرفە کون فەیەکونێک فێری نووسینی کە بۆ خوا نەیفەرموو محەممەد صلی الله عليه وسلم بنووسە ئەی ئومەتی محەممەد یەکەم جار بنووسە بۆ فەرمووی ئیقڕا بخوێنە لەبەرەوەی بەڕێزان نووسین گەیاندنی فکر و هزر و ئایدیا و مەعریفە و پەیام و زانیاری نووسەرە بە کەسێکی تر کەسێک کە دەنووسێ هەرچی لە مێشکایەتی لە فکر و ئایدیا و مەعریفە و پەیام و بەرنامەکەی لە ڕێی قەڵەمەکەیەوە دەیخاتە سەر کاغەز و پێشکەش بە خوێنەری دەکات بە کەسێکی تری دەکات بەڵام خوێندن وانییە خوێندن بریتە لە وەرگرتن و گوێگرتن لە کەسێکی تر لە خوێندندا وەرگرتن خودسازی و خۆ ئامادەکردن خۆ ڕۆشنبیرکردن پەروەردەکردن هەیە بۆیە وەزارەتی پەروەردەی ئێمە دەبێ هەوڵ بدە کە مناڵ لە سەرەتاییەوە لە باخچەی ساوایانەوە داخلی پرۆسەی فێربوون دەبێت تا دەردەچێت دەچێتە وەزارەتی خوێندنی باڵا زانکۆ و پەیمانگا ئیقڕا مەبەستی ئەوەیە خوێندن یعنی وەرگرتن ئەم خوێندکارە ڕۆژانە کە دەچێتە قوتابخانە بەدەستی خاڵی نەهات بێتەوە ئەبێ شتێکی وەرگرت بێت خودسازی بوونی خۆی بدۆزێتەوە ئەها منداڵک ئەبێ پێ بگا بە فەرقی پرو بێ لە کاتی پێش مەکتەبیا پێگەیشتنێکی پێوە دیار لە ڕۆژانە سێمیان خۆ ڕۆشنبیرکردن ئەو کەسەی کەوا خوێندەواری چاکە ڕۆشنبیری چاکە یعنی دەمی پاکە وشەی جوان بەکاردێنێ زمانی نەرمە دوورە لە زمانی زبر و تەشهیر و ناوزڕاندنی خەڵک ئەوە زمانی ڕۆشنبیر بوونە هیوا هەیە دکتۆرای هەیە بەڵام سەیەکەی لە جامیعەدا قسە بە خوێندکارەکانی دەڵێ بەداخەوە ئەو بە نەخوێندەوە حساب بە تەعبیری قورئانی ئیقڕائی نەخوێندووە چونکە ئیقڕائی قورئان یعنی خۆ ڕۆشنبیرکردن ئینسانێکی هێمن سالار سەنگین قەدری هەموو مرۆڤەکان و هەموو شتەکان دەزانێ چوارەم پەروەردەبوون لەگەڵ خوێندنە ئەبێ پەروەردەش هەبێ کە بەداخەوە لای ئێمە پەروەردەکە زۆر لاواز بووە مناڵ لە سەرەتایەوە تا ئامادەیش تەواو دەکا وەری گرتووە عیلمی ڕەن بێ شتێک وەرگرت بێ بەڵام پەروەردەی مەگە خوا ڕەحمکە لە کەسانی باش و دایک و باوکی باش و بنەماڵی باش و هەندێک مامۆستای باشەوە فێر بوو بێ ئەینا پرۆسەکە پەروەردەی تێدا تەرک کراوە ئەبێ پەروەردەشی لەگەڵا بێ بۆیە قورئان پێی فەرمووین بخوێنە نەک بنووسە یعنی تا نەخوێنی ناتوانی بنووسی تا خوێندەواری چاک نەبی زۆر کەس هەیە حەیفە نووسەر بێ تا کەسێک وەری نەگرت بێ ئامادەکاری خودی نەبوو بێ ڕۆشنبیر نەبێ پەروەردەیەکی جوانی نەبێ حەیفە بنووسێ وەڵا حەیفە ئینسان کۆمنتێک بنووسێ و ئەم چوار سیفەتانەی تێدا نەبێ حەیفە بیخوێنێ و کۆمنتەکەشی بخوێنێەوە کاتێک کە خوێنەر نەبوو بێ ئەمجا دەستی کرد بێ بنووسین بۆیە قەڵەم زۆر خەتەرە چۆن تفەنگ بەدەستی کەسی نەزانەوە زۆر خەتەرە قەڵەمیش پێش خوێندن کەسێ نەیخوێند بێ و هەر نووسەر بێ زۆر خەتەرە بخوێنە پێ بگە ئەمجا بەرهەم پێشکەشکە پێشمان دەڵێت تا چاک گوێ لە مامۆستا نەگری دڵنیا بە ناتوانانی وەڵامی جوان بۆ مامۆستا بنووسی لە ئیمتیحانەکان تا دەرچی لێرەدا دوو پەیام هەیە دوو تێبینی هەیە زانست وەرگرە کتێب بخوێنەوە بائی کافریش بێ مادام شتەکە بە سوودە زانستیە سڵ لەوە مەکەوە ئەم ئیسلامەی ئێمە خۆشەویستانە مسلمانانی بەڕێز خوشک و برایانی ئیماندار الحەمدولله دینێکمان هەیە ناترسێ لە خەڵک دینێک نییە بڵێ نەکەی هەرچی کافرێک وشەیەکی نووسی بێ کافر دەبی نە مسلمانانی ئێمە مەلاکانی ئێمە وایان فێر نەکردوین من نمونەیەک عەرزی جەنابتان دەکەم 78 ساڵ لەمەوبەر 78 ساڵ لەمەوبەر کە خوێندەواری کەم بووە لە کوردستانە لە شارۆچکەیەکی وەکو کۆیەدا مامۆستای گەورەی کۆیە مەلای گەورەی کۆیە مەلا محەممەدی جەلیزادە تەفسیری قورئانی نووسیەوە بە کوردی 78 ساڵ لەمەوبەر لە مجەلەدی دەدا لە لاپەڕەی 387 دا چیمان پێ دەڵێ پێمان دەڵێ
ئەم ڕۆژانە لە مجللەی هیلال لە ئەبریلی 1940 دەرچووە. ئەو کاتە مامۆستا لە دەرەوەی وڵات مجللەی بۆ هاتووە، مجللەی هیلالی بۆ هاتووە بە زمانی عەرەبی لە مانگی چواری 1940 ئەو مجللەیە دەرچووە خوێندوویەتیەوە. ئەڵەم مەقالەیەکم بینی تەفسیری سوڕەتی نازیعات دەکا باسی دروستبوونی خەڵقی ئینسان، دەڵێ مجللەیەکم بینی مەقالەیەکم بینی زۆر متعەجیب بووم، زۆر ئەوە قسەکانی ئەوە زۆر سەنای ئەو عولەمایانەی بوحاسی غەربیم کرد، زۆر ستایشی ئەو زانانەی غەربیم کرد کە مەسیحین غەیرە موسڵمانن بەڵام بەڕاستی زانان لێکۆڵینەوەی زانستی دەکەن، ئەو نەوع حەقایق و دەقایق و سونعە کەشف دەکەن. باسی ئەومان بۆ دەکەن ئینسان چۆن دروست دەبێت لەگەڵ قورئانە بەراورد دەکەن، هەمووی قورئانەکە چۆنی فەرموو ئەوان ئاباسیان کردووە. بۆ ئێمە دەبێتە زیادە قووەتی ئیمان، کتێبی کافرێک دەخوێنمەوە چونکە عیلمیە ئیمانی خۆمی پێ زیاد دەکەم، وزيادة تقدير وتعظيم وتكريم كتاب كريم الله، كتاب كريم الله حتى شتي زانستي بخويني وبا كافريج نسيبيتي أو تفسير قرآني كدو كان بابتي إخوان دوتوا الله زيادة تقدير وتعظيم وتكريم كتاب كريم كقرآن وكتاب الله يا أمجا زيادة ترقوري قرآن بودر دكوه بۆیە بەردەوام بخوێنەوە بان و سەرەکە کافریش بێ مادام بابەتەکە زانستی ئەسڵی لێمەکەوە. دووەم ئافرەتان پێویستە ئافرەتانی خوێندەوارمان هەبن. ئێمە لە کوردەواریدا مەلای زۆر گەورەمان هەبووە ئافرەت بووە، ئێستا خەڵک ڕەن بێ پێی سیر بێت. لە شاری سلێمانیدا مەلا فاتیمەمان هەبووە، کچی مەلا محەممەدی چاومار بووە، خاوەنی حوجرە و فەقێ بووە، لە گەڕەکی دەرگەزێن لە بنەماڵی موفتی چاومارە کە بە خواناسی و دینداری مەشهورن. ئەم ئافرەتە شوشی کردووە، 4 کوڕ و کچێکی هەبووە، لە گەڕەکی دەرگەزێن لە ماڵی خۆیدا حوجرەی فەقەی کردوێتەوە، بەدەیان و سەدان کوڕ و کچ لەبەردەستی ئەو مەلا ژنەدا تەخەڕوجیان کردەوە دەرچوون. هەر ئافرەتیش بووە، ئیجازەی مەلایەتی هەبووە، لە ماڵەوە ئیشی کردووە، مناڵیشی بەخێو کردووە، ژووری ماڵی خۆشیانی کردووە بە حوجرە، لە کچان و لە کوڕان چوون دەرسیان لەکە خوێندووە. ئەو مەلا فاتیمەیە بێجگە لە زمانی دایک کە زمانی کوردیە، زمانی فارسی فول زانیوە، زمانی عەرەبی بە هەموو ئەدەبیاتێکەوە زانیوە، بە 3 زمان دەرسی بە تەلەبەکانی کردووە، بە 3 زمان فێری خوێندن و نووسینی کردوون. مامۆستا مەلا محەممەدی جەلیزادە هەر لە تەفسیرەکەیدا دەڵێ مەلا ژنە عنبەرمان هەبووە، دەفەرمێ ئافرەتێک هەبووە مەلا عنبەری پێوتراوە، مەرقەدی پڕ عنبەر بێ لە تەفسیرەکەوای نووسیوە، ڕەحمەتی ئیلاهی لێ بێ، بۆ تەربیەی ژنان ڕوکنێکی عەزیم و بێنەزیر بوو. ئافرەتێک بوو ژنانی پێدەگەیاندن، فێری خوێندن و نووسینی دەکردن. ئێمە ئەمڕۆ دەبێت جارێش کە ئافرەتان بگەڕێنەوە، بەداخەوە ئافرەتانی ئێمە هەرەوەی ڕاستە خوێندەواریان هەیە بەڵام عیلمیان کەم پێیە. مامۆستای جەلیزادە دەفەرمێت لە تەفسیرەکە لە بەرجیدە لاپەڕی 176 ئەڵێ وەڵڵی سەردەمی ئێمە ساڵی 30ەکان بۆ ساڵی 20ەکان بۆ 30ەکان ئەوائیلی نەشئەتی ئێمە، ئەڵێ زۆر ئافرەتم دەبینی، زۆربەی هەرە ئافرەت سوورەتی کەهفیان لەبەر بوو، سوورەتی کەهف شانی جومعەدایان خوێن، سوورەتی یاسینیان لەبەر بوو، سوورەتی ئیذا وەقعت الواقعەیان لەبەر بوو، حامیمی دوخانیان لەبەر بوو. ئەڵێ پیرێژنم بینیوە بە نەخوێندەواری خەڕەکی ڕستووە، تەشی ڕستووە، سوورەتی یاسینی لەوەرکردوێتەوە لەبەر. ئێستا مەلاکانیشمان لەبەریان نییە. سەیکە ئافرەتی ئێستا بە حیساب خوێندەوارە بەڵام کام سوورەتی قورئانی لەبەرە، کام کتێبەی خوێندوێتەوە، چەندی ڕۆشنبیر پێیە. ئێمە بەداخەوە خەریکە بەرەو دواوە دەگەڕێنەوە. ئەڵێ لە 130 پیاوان و ژنانی کۆیە سوورەتی تەبارەکە سوورەتی مولک سوورەتی تەبارەکیان لەبەر بوو کە مردوو دەمر هەر هەموو خەڵکە لەسەری دەخوێن بە پیا و ژنەوە، لە 130 ئەو خەڵکە لەبەری بوو، ئێستا کەس لەبەری نییە، دەگەڕێنەوە بەرەو دواوە. بۆیە ژنانیش پێویستە دوانەکەون لە مەجلیسی زانستیدا. ئەمە هەر لەسەر وشەی ئیقرا چەند پەیامێک بوو. پەیاممان بۆ خوێندکاران کە دەرچوون لە 12 و بەرەو زانکۆ پەیمانگاکان بەڕێدەکەون. یەکەم خاڵ و پەیاممان کە زانکۆ لایەن کراوەتەوە ئێستا فۆرمەکانتان پڕ دەکەنەوە. قوتابی خوێندکاری بەڕێز پێش هەموو شتێک ئەو بەشەی هەڵی دەبژێری بیری لێ بکەوە با ڕەزامەندی ئەڵڵای تێدا بێ. خۆشەویستان خوێندنی ئیسلامی هەر کۆلێجی زانستە ئیسلامیەکان ناگرێتەوە کە بەداخەوە دەبوایە کۆلێجی زانستە ئیسلامیەکان وەکو طبعام وابوویایە لە سەرونەوەتەوە خەڵکی وەرگرتایە، نەک ئەوەی کە 50 هەیە 60 هەیە ئەمجا هیچ شوێنوەرن ناگرێت، کوڕە دەبڕۆ بە مەلا بۆ خۆ داخری. یعنی بۆی کامەی عیلمەکەی بە خەڵک نایە، لە هەمووان تەنبەڵتر بێ ئەوانە بخەنەوە سەر مینبەر و مامۆستای عەرەبی و ئاین. بەداخەوە دەبوایە ئەوانە بوویایە، چۆن دکتۆری گرنگە خەڵکی سەر مینبەریش دەبوایە ئازبەرزەکان وەرگینانایە. بەڵام بە هەر حاڵ ئەوە خۆزگە پێداچوونەوەی بۆ بکرایە، نەک کام دەرەجەی هەر نزمە ئەوانە دانێن بۆ کۆلێجی زانستە ئیسلامیەکان. زانستە ئیسلامیەکان بەڕێزان هەر علومی ئیسلامی نییە، قورئان و حەدیث،
هەر شتێک ڕەزامەندی ئەڵڵای تێدا بێت تۆ کە ئەو بەشەت پڕ کردەوە بۆ نمونە کەسێک دەیەوێت بچێتە کۆلێجی کوشت و کاڵ بڵێ خوایە وەڵامی تۆ دەدەمەوە تۆ لە قورئانە فەرمووتە فەلينظر الإنسان إلى طعامه أنا صببنا الماء صبا ثم شققنا الأرض شقا ئەوە تا ئەم ئاەتە باسی کوشت و کاڵ دەکا باسی بارانبارین دەکا باسی زەویناسی دەکا باسی بەشی گوڵ و توربە دەکا باسی باغداری دەکا هەر ئاەتەکان هەمووی بخوێنەوە لە سوورەتی عەبەس 24 بەرەو دواوە باسی هەمووی تێدا هەموو کۆلێجی کوشت و کاڵە بڵێ خوایە من بۆیە دەچمە ئەو بەشە ئەو ئاەتەی تۆ جێبەجێ دەکەم بە عیلمی چێتە بایۆلۆجی بڵێ خوایە دەچمە خزمەت قورئانەکەت و بە عیلمی تەفسیری دەکەم کە لە سوورەتی طاریقا فەرمووتە فەلينظر الإنسان مما خلق من ماء دافق يخرج من بين الصلب والترائب ئەمە بە بایۆکیمیستری دەزاندرێ بە بایۆلۆجی دەزاندرێ کەسێک دەچێتە فیزیا و فەلەکیات أفلم ينظروا إلى السماء فوقهم كيف بنيناها وزيناها وما لها من فروج كاكا وبزانستي كيمياء وفيزياء وفلكيات لي حالي دبي كسي دەچێتە مێژوو جغرافیا بڵێ خوایە تۆ لە قورئانەکەتا فەرمووتە قل سيروا في الأرض فانظروا كيف كان عاقبة المكذبين عاقبة الظالمين عاقبة المفسدين من بۆیە مێژوو دەخوێنم ئەمانە فێر بم بەگەلەکەم بڵێم میلەتان بەچی لە ناوچن ئەمە مێژووە بەگەلەکەم بڵێم سیروا في الأرض بە جغرافیا کە جغرافیا نەزانی چۆن بەسەر زەویدا دەگڕێت چۆن قاڕەکان لێک دەکەیەوە چۆن وشکانی و ئاوی تێکەڵاو ناکەی بڵێ خوای من دەچمە ڕاگەیاندن چونکە تۆ لە قورئانە فەرمووتە إن جاءكم فاسق بنبأ فتبينوا ئەگەر کەسێ هەواڵێکیدا باسی هەواڵە باسی ڕاگەیاندنە فتبينوا خوا دەبمە ڕۆژنامە نووسێکی بە ئاگا هەل لە خۆوە گوێ هەڵناخەم دەنگ و باسێک هێشتا نیوەی بڵاو نەبووەتەوە خێرا بە پەلە من بیگەێنمە تەلەڤیزۆنێک بۆی دەنگ و باسی پێگەرم کە نە من تیبیان دەکەم ئەبێ ڕۆژنامە نووسێکی ڕازگۆ بم ئەبێ تەلەڤیزۆن و ڕاگەیان کارێکی ڕازگۆ بێنمە بەرهەم بۆ میلەتەکەم و بۆ وڵاتەکەم وەڵڵا ئەزانی خواچەنی پێخۆشە وەکو ئەوەی لە زانستە ئیسلامیەکان و حوجرەی فەقێ بخوێنی ئەم عیلمەت ئەوە بەخواپەرستی بۆ حیسابە خاڵ یەکەم ڕەزامەندی ئەڵڵا وەرگرە پاشان هەستی ئەوەت هەبێ بۆ قیامەت شتێکت پێ بێ بڵێ یا ڕەبی خوای ئەم بەشە پڕ دەکەمەوە خوای ئاواتم بێنێ دژە شەر بێ خزمەتی مرۆڤایەتی پێ بکەم بەڵکو ئەجرێکم لای تۆ دەستکەوێ وەڵڵاهی بەڕێزان دنیا هەر کۆتایی پێ دێ بگەیتە پلەی پرۆفیسۆری ڕۆژێ دەمریان نا بەخوا شەهادەکە دوای بۆ کەس ئیسفادەی دەفرسی لێ ناکا دەپێچێتەوە بەڵام دەفتەری ئەعمالت ئەمجا دەکەوێتە کار بۆیە ئەو شەهادەی ئەمڕۆ بەدەستی دێنی توخوا بیری قیامەتت هەبێ بڵێ خوایە ئەم بەشە بۆیە دەخوێنم بەویستی ئەڵڵا منداڵەکەش دووە نەسیحەتکە بڵێ ڕۆڵە گیان دنیا زەرورە بەڵام پێش هەموو شتێک قیامەتت لەبیر بێ بزانە ئەم بەشە بەرهەمی قیامەتی تیا بەدەست دێنی چاکەی پیا بەدەست دێنی یان نا ئەوە تێبینی یەکەمم بوو خاڵی دووەم بۆ خوێندکاران کە زانکۆلاییم پڕ دەکەنەوە هیچ بەشێک بەڕێزم بە سووک سیر مەکە تۆ ئاواتە زانستی پزیشکیە بۆ خزمەتی مرۆڤ ئەبێ زانستی پزیشکی دەبێت دکتۆر خەمیەوە نەبێت لە ئێستا و عادەکەی چەندە و پارەکەی چەندە و واریداتی چەندە بیرت بێ خزمەتی مرۆڤ دەکەم جا ئەگە پزیشکی گشتیت بۆ نەهاتەوە طبعام قەیچێکە دەچمە پزیشکی دانم بۆ نەهاتەوە ئەچمە دەرمانسازی بۆم نەهاتەوە هەر خزمەتی مرۆڤە ئەچمە پشکنینی خوێن ئەوەشم بۆ نەهاتەوە ئەچمە ڤێتەرنەری ئێستای وا پێعی بڵێ پزیشکی ڤێتەرنەریم بەڵام کاکە پزیشکی گشتی چارەسەری نەخۆش دەکات کە نەخۆش کەوت پزیشکی ڤێتەرنەری لەو پیرۆسترە خواردنی پاکت پێشکەش دەکات بۆی نەخۆش نەکەوی جا بۆ ئەمان نەبێ بە ئەمەیان بێ من خوشکانێک لەم مزگەوتی خۆمانە لەگەڵیان دانیشتوم لێم پرسیون کچەکانم لەکوێ دەخوێنن وەڵڵا مامۆستا یوای عیب نەبێ بە زمانی کوردی خۆمان عیب نەبێ لە مامانی دەخوێنی نا بە پێچەوانەوە دەبێت زۆر شانازی بکەیت کە لە بەشی پزیشکی مامانی دەخوێنی لە مەدیسا تەریق مەبەوە بڵێ لە مامانی وەرگیراوم شانازی بە پیشەکەتەوە بکە چونکە بەڕێزان مرۆڤی وا هەیە هەتا دەمرێ حاکمی نەبینیوە پێویستی بە پارێزەر نەبووە کێشەی نەبووە لەخوا بەزیا بێ مرۆڤی وایە تا مردن مەکتەب و مامۆستای نەدیوە بە نەخوێندەواری گەورە بووە پێویستی پێین هەر پێویستی هەبوو بەڵام نەیخوێندووە مامۆستای نەبینیوە مرۆڤی وا هەیە هەتا مردن دکتۆری نەبینیوە حەبوو دەرزی و دەرمانێکی پێویستی بە کەس نەبوو خوا لاشەی ساخ کردووە تا مردن جەڵدەی گەیدا و مردووە هەر ئەمانەی نەبینیوە مرۆڤ هەیە گوێی لە مەلا ڕانەگرتووە ئەهلی مزگەوت نەبووە بەڵام تخوا زەلامێکتان بینیوە پێویستی بە مامان نەبوو بێ لە کاتی لەدایک بوونا هیچ کەسێک هەیە مامانێکی نەبوو بێ لە خەستەخانە بوو بیان لە ماڵەوە کەواتە مامانی زۆر پیشەیەکی پیرۆزە بۆ کچێک شەرم بکا بڵێ لە مامانی وەرگیراوە پیشەکەت بە پیرۆز وەرگرە مهمەیە خزمەتی مرۆڤایەتی تێدایە پیشەکەی خۆت ئەوەندە بە عیززەتەوە باس بکە لە مەجلیسێکە کە خەڵک نەتوانێت پەنجەت بۆ درێژکە شانازی بە پیشەکەتەوە بکەوە خۆتی بە چوک سەیری دەکەی سێم لە پڕکردنەوەدا بەڕێزەکەم خوێندکار و قوتابی خۆشەویست چاو لە کەس مەکە وەڵا کچی مام ئەوەی پڕکردوێتەوە کچی خاڵم ئەوەی پڕکردوێتەوە فڵان کەسی هاوڕێم و دراوسێمان ئەوەی پڕکردوێتەوە منیش ئەو بم نە تۆ خۆت بە کۆپی مەبە لە کەسانی تر خۆت بە کۆپی کەسانی تر مەبە خاڵی چوارەم لای کەسانی شارەزا و
بچۆ لە زانکۆیەک لە مای مامۆستایەکی دکتۆر بڵێن جەنابی دکتۆر من دەمەوێت ئەم بەشە بخوێنم توخواتەوە بۆم باسکە دەرسەکانی چین بابەتەکانی چین مامۆستا دەست نەکە بچۆ لای خوێندکارە کە دوو سیفەتی تێدا بێ دڵسۆز بێ والله من تەلەبەم بینی ولا تەلەبی کولیەکی پرسیەوە دەمە بێم ئەو بەشە کوتی بە کەڵک نایە بەخوا بە کەڵک نایە پەشیمانی کردوێتەوە بۆی حەزی بەغیل بووە حەسوود بووە ئێرەی هەبوو ئەوەی ئەو تەلەبە نەبێتە ڕەفیقی نەخوێنێ نه دڵسۆز بێ دووەم زیرەک بێت تەلەبەی تەمبەڵ لێی بپرسیەوە بە قوربان بە کولیەدا هەرمێت چونکە خۆی تەمبەڵە تێیدا لە زیرەکێک بپرسە بۆ چی کاتەوە دەرسەکانی ئەم بابەتی تۆ دەتەوێت لە کولیە بیخوێنی چۆنە ئەمجا بەرچاوڕوونی بابەتەکە پڕکەوە دەرسەکە هەڵبژێرە وانەکە هەڵبژێرە پێنجەم ڕەچاوی باری ئابووریت بکە جاریەوە تۆ باوکو بدایکت دەستکورتە موچەخۆرێکی کەمە تۆ ماڵ لە هەولێرە حتا بۆت بکرێ کۆیە پڕکەوە باشترە لە سلێمانی لە کۆیەوە دەست پێ بکە اینجا سۆران پڕکەیتەوە باشترە لە دوهۆک و زاخۆ کەسێک لە سلێمانیە تا زانکۆی کۆیە و هەڵەبجە هەبێ هەولێر و دوهۆک پڕ مەکەوە بۆ تۆ کار ئاسانی ترە با ئەوەندە لە سەکولفەی باوکو دایکت نەکەوێ ئەو بەشەی خولیاتەوە مەبەستە مەیگۆڕەوە بە دەرەجە هیوا هەیە لە سەرونەوەتەوە هێناوێتی بڵێ وەڵی حیفە ئەم بەشە هەر بۆ طب و هەندەسە باشە بەڵام لە منداڵیەوە حەزی لە مامۆستایەتیە مامۆستایەتی جارێ بە 80 وەری دەگرێت قەیچەکە 10 دەرەجەی خۆت بێنە خوارەوە خولیاکەی خۆت چییە بە پشت بە دەرەجە مەبەستە حەز و ئارەزۆکەی خۆت ئەمجا پاشان دەرەجەکەت نەک بە پێی دەرەجەکەت شت هەڵبژێری و کە لە دوایدا گیر خۆی بەدەستێەوە حوتەم زیرەک بووی نمرەت کەم هێناوە هیوایە وەڵی تەلەبە بۆ چۆتە ئیمتیحانەوە بە نیازی 100 چۆتە ژوورەوە هاتوتەوە فەقیرە هەفتای هێناوە ئەو دەرەجێ ئەسڵن جەریوە بەی خۆی نازانێ یان سەری لێ شێواوە یان پرسیار هەڵە بۆش کەم و کوڕی هەبووە مادام تۆ لە خۆت ڕادەبینی ئینسانێکی ئازبەرزی لە عیلمدا ئەو نمرەیە شایانی تۆ نەبوو بە بارودۆخێکی تایبەت بۆ هاتوتەوە بۆ ئەوەی بگەی بە خەونەکەت بچۆ پەیمانگە بۆ نمونە کەسێک لە معهەدی تەکنیکیەوە دەتوانێت بچێتەوە کولیەی هەندەسەکە یەکەم بوو ئەچیە پەیمانگەی سەیدەلانی معهەدی سەیدەلانی کە یەکەم بووی دەچێەوە کولیەی سەیدەلانی بچۆ بایۆلۆجی کە یەکەم بووی دەچێەوە طبعام کەواتە لە معهەدەوە جارشکە 1 ساڵ لە قیس دەچێەوە لە قیس چوون نییە بناغەیەک دادەنێ و بە ئاواتەکەی خۆت دەگەی هەشتەم دایک و باوک تەنها پێشنیار بدەن بە کوڕ و کچەکانتان زۆریان لێ مەکەن بچنە فڵان شوێن و فڵان شوێن بەس پێشنیاری بدەیە بڵێن بە ڕەئی من بێ ئەم بە شتێکی باشە یەکەم بۆ لای خوا ئیشەڵڵا ئەجرێکمان دەستکەوێ دووەمیشیان بۆ ژیانی خۆت ڕەن بێ ئەم پیشەیە لە تۆ بوەشێتەوە ئاستی زانستی تۆ بێ بەڵام زۆری لێ مەکە بەڵام ناچاری مەکە چونکە سەرکەوتوو نابێ بەسەرهاتێکی واقعی هەیە هی بەڕێز دکتۆر مستەفا مەحموودە دکتۆر مستەفا مەحموود کاتی خۆی کۆمۆنیست بوو لە سەرەتای خوێندن و لاویەتیەوە کەسێک بوو بە فکری کۆمۆنیستی و شوێعی پەروەردەبوو بوو الله خوا چەند هادیە لە ڕێی چەند مامۆستایەکی زمان شیرینەوە یەک دوو خوتبەی جوانی بیست ڕێزی لێگیرا خوا هیدایەتی دا هاتەوە سەر ڕێگەی ئیسلام بوو بە مسلمانێک نەک هەر مسلمانێکی ئاسایی بوو بە بانگخوازێک بۆ ئیسلام دەیان کە لەسەر دەستی دکتۆر مستەفا مەحموود هیدایەتیان وەرگرت بەرەو ئیسلام هاتن ئەم دکتۆر مستەفا مەحموودە لە بیرەوەریەکانی خۆیدا دەڵێ کاتی خۆی لە 6 ئامادەیی هەل لە منداڵی و خولایان پزیشکی بوو مناڵی وایە هەل لە ئەوڵەوە ئێستا مناڵە شتی طبی کڕیوە و سەماع دەکاتە گوێ و نەخۆش فەحز دەکات و دایک و باوکی فەحز دەکات هیوایەتەوە لە مناڵیەوە هیوایەتم کۆلێجی پزیشکی و بوون بە دکتۆر بوو کە 6 ئامادەیم تەواو کردی ئەو کاتێ ئێستا پێڵەن 12 پلەی پزیشکیم هێنا دەرەجەکەم لە سەر 95 ئەوانەوە بوو بەڵام باوک و دایکم ئاواتیان ئەوە بوو من بم بە ئەفسەری عەسکەری دایان گوت فڵان کەس زابطی عەسکەری بێ ئەوە نانی دەکەوێتە ڕۆنەوە هەز ناوێت چاوی لێ سوورکاتەوە دایان خەڵک لە سجن ڕزگار دەکات خەڵک لە پەتی ئیطعام دێنێتە خوارێ یعنی ئەم شتانەی کە چوو بۆ مێشکی عەشایریەکەوە وەکو ئەوان یعنی وان دەزانی ئەفسەرێکی سەربازی گەورەترە لە دکتۆرێک ئەڵە بۆیە نردیانم بۆ کۆلێجی سەربازی بۆ مقابلە کوتیان دکتۆریمان قبوڵ نییە بێبی بە ئەفسەری سەرباز دەرەجەکەشت بەرزە بە ئاسانی وەردەگیرێ کە سەیریان کردم لیژنەکە سەیری کردم ئەفسەرێک بوو سەیری کردم قیافەیەکی تەواو هەیکەلێکی تەواو جسمێکی تەواو ڕۆیشتن قاچ و خول و دەست و هەموم تەواوە و باڵام بەرز و ڕێک و پێکە و دەرەجەی بەرزم هەیە و زیرەکیم تەواوە فەحسی چاو ئەوانم هەمووی ڕێک و پێک بوو وتی مژدە لێبێ وەرگیرایی هەر کەوتی وەرگیرایی ڕەنگم گۆڕا خەریب بکەمە سەر زەوی یەکسەر لەشم تێک چوو وتی وابزام هەڵە حاڵی بوو وتم مژدە لێبێ وەرگیرایی نەک بە پێچەوانەوە وتم ئاخر منیش باش تێگەیشتم کە تۆ وتت وەرگیرایی بۆیە وا تێک چووم ئەوە ڕەنگم پەڕی وتی بۆ حەز ناکەی وتم نەوەڵا خەونەکەم مرد بەداخەوە ئەو خەونەی چەندین ساڵە ئاواتمە خەونەکەم مرد وتی بۆ وتم من ئاواتم کۆلێجی پزیشکی ئەوە دایک و باوکم بە زۆری نردویانم لەبەر خاتری ئەوانە ئەم بەشەم هەڵبژاردووە
وتی ئەفسەرەکە زۆر پیاوێکی تێگەیشت و بۆکو جەنابتان دنیا دیدە بوو زۆر ڕێک و پێک بوو زۆر دانا و حەکیم بوو وتی وەرە مستەفا بۆ ئەوەی خەونەکەت نەمرێ من بۆت دەنووسم دەرنەچووە وەرنەگیراوە تۆ لای دایک و باوکت قسە مەکە مەڵێ ئەفسەرەکەەوە تۆ بڵێ لە لیژنە دەرنەچووم وەڵا بۆی نووسیم دەرنەچووە وەرنەگیراوە بە خەڵکی ئەفسەری نایە خوا ڕەحمی کرد باوکودایکم تازە ناچار بوون تیانجا کە وەرنەگیرەی وڵات چی بکەین لە دوای ئەفسەری دکتۆری باشە چوومەوە بەشی دکتۆری بوو بەو دکتۆرە بەناوبانگەی کە چه خزمەتێکی بە مێژووی پزیشکی کرد لە میسردا بۆیە دایک و باوکی بەڕێز تەنها بەشەکە پێشنیار بکە ئامۆژگاری منداڵەکەت بکە بەڵام زۆری لێ مەکە خاڵی کۆتاییمان ئەوەیە ئەی خوێندکار و قوتابی بەڕێز ئەگەر دواتر خوا ڕەحمی کرد ئەو بەشەی کە بۆت هاتەوە خولیای خۆت بوو حەز و ئاواتەکەت هاتە جێ شکری خوا بکە زانان فعلیان کردوین و وتراوە ئەگەر خوا ئەوەی پێبەخ ئەگەر خوددا ئەوەی پێت خۆش بوو پێی دایت تۆش ئەوە بکە کە خوا پێی خۆشە هەمومان ئەگەر خوا ئەوەی پێت خۆش بوو پێی دایت تۆش ئەوە بکە کە خوا پێی خۆشە ئەگەر وەریش نەگیرای هەموو هەوڵی خۆتتدا بەنسیب نەبوو ئاواتت نەهاتە دی دڵتەنگ مەبە دڵنیا بە خێرێکی تێدایە لە دوا ڕۆژە بۆ داشکرا دەبێ و دەرگاکان ئەوەندە زۆرن ئەگەر دەرگایەکە لێدا بخرێ بە تایبەتی لە عیلمی ئەمڕۆدا دەیان دەرگای ترل لێ دەکرێتەوە بابەتی خوێندن و تەفسیری سوڕەتی عەلەق ماوێتی ئینشاءڵڵا هەڵی دەگرین بۆ وتاری داهاتوو یا ڕەبی خۆیان ڕەحممان پێ بکەی یا ڕەبی خۆیان زانست و زانیاری بە سوودمان پێ ببەخشی یا ڕەبی خۆیان بەر ئەهلی ئیقڕەی قورئان کەوین یا ڕەبی خۆیان ڕۆڵەکانمان ساڵح کەی خۆیان ڕۆڵەکانمان هیدایەت بدەی خۆیان خوێندکار و قوتابیەکانمان بە ئاواتی دڵی خۆیان بگەێنی بیان کەی بە ئینسانێکی سوودمەند بۆ خۆیان بۆ دایک و باوکیان بۆ خێزانیان بۆ ئەم کوردستان و ئەم نیشتیمانە و ئەم خاک و خەڵکە یا ڕەبی خوا شیفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی خوا شیفای نەخۆشەکانمان بدەی ئەوانەی دڵتەنگیان لەسەر لابەری دڵخۆشیان کەی یا ڕەبی خوا ئەوانەی نەخۆشی نەفسیان هەیە خوا ڕەحمیان پێ بکەی و دڵیان ناسوودەکەی ئەوانەی گرفتارن خوا دەرگای ڕەحمەتی خۆتیان لێ بکەیەوە کوردستانمان پارێزراوکەی هەموو مرۆڤایەتی لە شەڕ و شۆڵ و فیتنە بە دوورکەی یا ڕەبی خوای پەروەردگار عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی ئامین ئامین والحەمد لله رب العالمین الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون